مێژووەکەی کوردستان پڕە لە یادی تاڵ و دڵتەزێن، نەمەش یەکێکی ترە لەو یادانەی کە ساڵانە ئەیکەینەوە لە پێناوی کۆمەڵێک خەڵکی بەڕێزی بێتاوان کە کوژران لە پێناوی نەتەوەکەیان، لە پێناوی بیر و باوەڕەکەیان. بۆیە پەیامم هەر بۆ میلەتەکەی خۆمانە و بە خۆشمانە کە ئێمە ناوچەیەکە ئەژین کە هەمیشە خەڵک ڕقی لە ئێمە ئەبێ لەبەر هەر هۆکارێک بێ. بۆیە کە ئەزانین ئەوەندە کەس ڕقی لە ئێمەیە، حەق نییە خۆمان ئەوەندە ڕقمان لە خۆمان بێ و حەقە ناو بەناو یەک بگرینەوە لە پێناوی پاراستنی هەرێمەکەمان، کوردستانەکەمان و ئەو مەبدەعانەی کە لە پێناویان ڕۆژانە خەباتەکەین. تاکە پەیامی من ئەوەیە و سەرخۆشی خۆم دووبارە ئەگەیاندم بە کەسوکاری شەهیدەکانی یەکی شوبات و کەسوکاری شەهیدەکانی ڕێگای ڕزگاری خوازی گەلەکەمان و شەڕەکانی تێرۆر و شەڕەکانی لە پێناو خاک و نیشتیمان.